خۆشەویستانی کورسات نیوز پڵاتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم ئەم شەو بەرنامەی وەکو یەکێتیەکان ئەڵێن قەڵای سەوزەوە پێشکەشەکەین لە سێبەری هەندرێن و کارۆخ و کۆڕەک و حەسارۆست و هەڵگوردا باڵەکایەتی و سۆران و ڕەواندە زاوێتەی یەکتر بوون. ئەوان ئەگەر لە شۆڕشێک لە دوای یەکەکاندا بە خوێن و بە ڕۆحی فەرماندە و پێشمەرگەکانیان بەرگریان لە مافەڕەواکانی گەلی کوردستان کردبێت لە هەر کوێ بێت، ئەوە ئەمڕۆیانەوێت بە دەستێکی خزمەت گوزار و پۆڵاین وەک دروشمی هاوپەیمانی کە ئەڵێت بێکەوە بەهێزترین ئەیانەوێت کاندیدەکانیان سەرخەن بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق و لەوێوە خەمەکانی خەڵک تەوزیف بکەن و بتوانن خزمەتی خەڵک بکەن. لەو دەڤەرە پێشمەرگە و فەرماندەکان شوێن نییە ژێر تا شەبەرنی خوێنیان لێنە ڕشت بێت لە کەرکووکەوە بۆ خانەقین، بۆ ڕۆژهەڵات، بۆ ڕۆژاوا، بۆ باکوور. ئەوان کۆمەڵێک خەم و گرفتیان هەیە و ئەیانەوێ ئەم شەو لە ڕێگای بەرنامەی ڕەهەندەوە لە کورسات نیوز پەیامی خۆیان هەم ئاراستەی هاوپەیمانی کوردستان هەم لە ڕێگای هاوپەیمانی کوردستانەوە ئاراستەی خەڵکی کوردستان بکەن. چیان ئەوێ لە چوارچێوەی هاوپەیمانی کوردستاندا ئەو دەڤەرە پێویستی بە چییە؟ خەون و خولیاکانی گەز لەو دەڤەرەیە چییە؟ پێشمەرگە دێرینەکان، زیندانیانی سیاسی کە سوکاری سەربەرزی شەهیدان، خەڵکی تێکۆشەری ئەو دەڤەرانەیانەوێت هاوپەیمانی کوردستان و ئەو دوو هێزەی لە ناو هاوپەیمانی کوردستاندا کۆبۆتەوە چی پێشکەشی ئەوان بکات. ئەم شەو ڕەهەند بە میوانداری هەریەک لە بەڕێزان بەڕێز هەڵۆ حەسەن لێپرسراوی بازنەی ڕەواندزی هاوپەیمانی کوردستان کاکەڵۆ بەخێر بێی، هەروەها بەڕێز دلێر حوسێن سەرپەرشتیاری مەکۆی سۆرانی بزوتنەوەی گۆڕان کاک لێر بەخێر بێی، هەروەها بەڕێز ئارا سەید غەفور سەرپەرشتیاری بازنەی ڕێکخراوە دموکراتیەکانی دەڤەرەکە خێر بێ کاک ئاراس، هەروەها بەڕێز خدر مستەفا سەرپەرشتیاری بازنەی سۆرانی هاوپەیمانی کوردستان. سوپاس کا خدر بەڕێزیشتان بەخێر بن. هەڵبەتە ژمارەیەک گەنج و خەڵکی خوێنگە لە بەرنمەکە ئێمە بەشدارە، سوپاس بۆ ئێوەش ماندوومان کردن. هەڵبەت بەرنمەکە لە سەر خەرەندی ڕەواندز پێشکەشەکرێەوە لە شوێنێکی کراون ڕەنگە خەڵکیش بۆ خۆی بێت و بڕات بۆی لە کەشێکی کراوە گوێ لە دەڤەرەکە بگرین. کاک هەڵۆ ئێوە وەکو خەڵکی دەڤەرەکە و وەکو دەڤەری ڕەواندز دەتانەوێ ئەوە ینی داواکاریەکانتان یان داواکاری خەڵکەکەتان چیە لە چوارچێوەی هاوپەیمانی کوردستانە کە ئەتانەوێت لە ڕێگەی نوێنەرێکەوە بیگەێنن و بتوانن خزمەتی ئەو دەڤەرە بکەن؟ پێشەچی زۆر بەخێر بێن بۆ شاری ڕەواندز. سوپاس. شاری ڕەواندزی سێ ڕاپەڕین نەک یەک ڕاپەڕین. 28 سەی ساڵی 1983 خوێندکارانی ڕەواندز ڕاپەڕین لە ناوەندی ئەو شارە هاواریانە کرد بژی هێزی پێشمەرگە سەدام نزیکی مەرگە. لە 19 پێنجی ساڵی 1970 قارەمانەکانی ڕەواندز ڕێخستنەدێرینەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرجەم هێزە سیاسیەکان لە دام و دەستگاکانی بەعس ڕاپەڕین و هەموو دام و دەستگاکانی بەعسیان لێرەوە دەرنا تا ماوەیەک بەعس نەیوێرا بێتەوە شای ڕەواندز. و ڕاپەڕینی سێمیش ڕاپەڕینی شکۆمەندی مێژوویی سەرتاسەری کوردستان کە ڕاپەڕینە مەزنەکەی گەلەکەمانە بە ڕابەرایەتی و بە ئەندازیاری بەرەی کوردستانی، بەڵام بە ڕۆڵی پێشەنگ و کاریگەری یەکێتی نیشتیمانی کوردستان و دەنجی زوڵالی گەلی کوردستان کە ئەو کات بەڕاستی لە هەموو ماڵێکدا جۆش و خرۆشی خستە ناو دڵی جەماوەر و کۆمەڵانی تێکۆشەری خەڵکی کوردستانی هێنایە سەرشەقام و لە دام و دەستگاکانی بەعس ڕاپەڕین. ئێمە لەلایەن سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە وەک مەفرەزەی پارتیزانی بۆ شایە ڕەواندز دیاری کرابووین. شەید جەلال حاجی بۆ شاری سۆران دیاری کرابوو. ئێمە چەند ڕۆژێک بەر لە ڕاپەڕین لە باوەشی گەرمی تێکۆشەرانی شاری ڕەواندز بووین و وردە وردە نامەکانی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەرەی کوردستانیمان گەیاندە سەرجەم خەڵکی ئەو دەڤەرە و دەوروبەری بۆ ئەوەی خۆیان ئامادەکەن بۆ ڕاپەڕین، بۆ ئەوەی ئەو دەرفەتە لە دەست نەدەن و دەردێک بە بەعس بکەن کە هەموو تۆڵەکانی خەڵکی تێکۆشەری ئەو ناوچە و زیندانیە سیاسیەکان و زیندە بەچال کراوەکانی لێ بکەنەوە. ئەوە بوو
ڕاپەڕین لێرە لە دەی مانگ دەستی پێکرد و دام و دەستگاکانی بەعس لەو دەوروبەرە لە شاری سۆران و لە منتیقەی چۆمان و ئەوانەش بەڕاستی بە کاریگەری ئێرە هەمویان ڕوخان و وردە وردە هێزی پێشمەرگەی کوردستان بە پاڵپشتی جەماوەری کوردستان توانی ببێتە حاکمی ئەم مێژووە بۆ ئەم مێژوەتانەوێ بڵێن چیە وەکو حزبەکەتان کە ڕۆڵتان هەبووە لە خەبات و قوربانیدانی و دەڤەرە ڕاندزیەکان حەقی خۆیانە گلەی نەکرد لە یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵکو گلەی لە سەرجەم هێزە سیاسیەکان کرد ڕەواندز شارێکی مێژوویە شارێکی کەلتوریە شارێکە کە لێرەدا لە سەرجەم ئەو ناوچانە ئێستا کوڕی ئەو شارە مامۆستای مۆسیقا و گۆرانی و کەلتوری ڕەسەنی کوردەوارین بۆیە خەڵکی ئەو ناوچەیە حەقی خۆیەتی گلەی لە هەموو هێزە سیاسیەکان کە ئەو شارە دواکەوتووە شەقامەکانی شەقام نین شوێنە گەشتیاریەکانی وەکو پێویست نین لەبەرەوەی وەکو پێویست ئاوری لێ نادرێتەوە بەڵام گلەیە گەورەکە لە یەکێتی نیشتیمانی کوردستانە حزبەکەی خۆم چونکە یەکێتی نیشتیمانی کوردستان لە شۆڕشی نوێ ئێرە لانەی یەکێتی نیشتیمانی کوردستان و پێشمەرگە قارەمانەکانی تیپی 12 سۆران و تیپی 19 کۆڕک بووە دەیان چالاکی لەو شارە لە دژی بەعس ئەنجام دراوە داگیرکەرانی بەعس و سیخڕەکانیان نەدەوێران بە شەویش لەو شارە بمێنەوە لە ترسی گورزی هێزی پێشمەرگەی کوردستان بۆیە شاری ڕەواندز حەقی هەیە بەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان کە خزمەتی زیاتری بکە نەک لەو شارە شەهید هەبێ هەتا ئێستا زەویشی وەرنەگر بێ زۆر باشە قسەی زیاترەکەین کاک دلێر ئێوە وەکو بزوتنەوەی گۆڕان لە دەڤەری سۆران و ڕەواندز و باڵەکایەتی ئەو دەوروبەرە ڕۆڵی هاوپەیمانی و بێکەوبوونی یەکێتی و گۆڕان چەند بە گرنگ دەزانن بۆی بتوانن خەمەکانی ئەو دەڤەرە فۆرمەلە بکەن و دوجار خزمەتی ئەو خەڵکە بکەن بەڵێ سلااو لە تۆ لە میوانە بەڕێزەکانت دیارە هاوپەیمانی کوردستان ئەگەر جارێک بۆ سلێمانی و دەوروبەری زەرور بێ دوو جار بۆ ئێرە زەرورە چونکە خواست و داواکاری خەڵک بۆ لێرانە هەمومان ینی هەمان ئەو معاناتەمان هەیە کە حەز دەکەین لەو سنوورە قۆڕەحکاری زۆر هەیە مۆنۆپۆلی ئیداری هەیە سیاسی هەیە کە ئەمانە هەمووی هۆکار بوونە بۆ ئەوەی ئەمەش لە چوە سەرچاوی گرتووە لە پەرتەوازەی هێز و لایەنە سیاسەکان تر بەڵام کاتێک کە هاوپەیمانی کوردستانی دروست دەبێت بە دڵنیاییەوە بۆ ئایندە گۆڕانکاری سیاسی گەورە دروست دەبێت لە هەرێمی کوردستان ئەم هاوپەیمانیا ناکرێمە تەنها بچووکی بکەینەوە لەو هەڵبژاردنە دەکرێت بۆ قۆناغی ئایندە خەونی گەورەتر هەبێت و بۆ ئەوەی بتوانین لە ئایندە بەیەکەوە چۆن دروشمی ئاساسیمان بەهێزترین بەهێزتر بین لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لەو ناوچەیە ئەگەر باسی سروشتی ئەو ناوچەیە بکەین ئەو ناوچەیە لە ڕووی قوربانیدانەوە لێ کەمینەکانە یعنی لەسەر ئاستی هەرێمی کوردستان ئەگەر مبالغە نەبی ئەو ناوچەیە کەم ماڵ هەیە شەهیدی نەبێت کەم ماڵ هەیە پێشمەرگەی نەبوو بێت کەم ماڵ هەیە قوربانی نەدابێت بەڵام بەداخەوە ئەو دەسەڵاتی کەسی ساڵ لێرە قۆڕغی جونگە هەستیارەکانی کردووە وەکو پێویست خزمەتی ئەو ناوچەیە نەکردووە یعنی بەقەت ئەو قوربانیانەی کە داویەتی خزمەت نەکراوە ئەو هۆکارەکەی کۆمەڵی هۆکار هەنا ینی لێت ناشارمەوە لە ڕابردوو ئەو ناوچەیە بەوە ناسرا بوو کە قەڵای سەوزە یان قەڵا سۆلانی یان یەکێتی ئەو ناوچەی ئەکسەریەی ئەمە باسی دوای پێش 2000ەکان ینی ئەمانە هۆکار بوونە بۆ ئەوەی لەژێر ئەو ناوە بچەوسێنرێنەوە خەڵکەکەی و دەسەڵات بە ئەنقەز وای کردووە ینی بەدیوێشتر خەڵکێکی دیکەی هیناوە لەو ناوچانە نیشتەجێ کردو بۆ ئەوەی نفوسی خۆی پێ بەهێز بکات ینی ئەمانە هۆکار بووینە بۆیە کاتێک کە هاوپەیمانی کوردستانی دروست دەبێت و ئەمەش بەچی دەکرێت بە خەڵک بەڕاستی دەبێت خەڵک لەو ناوچەیە بەر لە هەموو ناوچەیەشتر بچێتە سندوقەکانی دەنگدان ئەوەی کە ئەو ماوەیە کە دەرحەقی پێکراوە لە ڕووی خزمەت گوزاریەوە لە هەموو ڕوویەکانەوە لە ڕووی حزبیەوە دەبێت بەو هەڵبژاردنە هەمووی خۆی خاڵی کاتەوە دەنگ بدات بە هاوپەیمانی کوردستانی بۆ ئەوی بتوانێت نوێنەری لەو ناوچەیە نوێنەری خۆی بنێری تا ئەنجومەنی نوێنەران و نوێنەرایەتی ڕاستەقینە و ناوچەیە بکات تەماشا و ناوچەیە بکە مەسەڵەن هەتا ئێستاش لەژێر هەڕەشەی تۆپباران و لەژێر هەڕەشەی داگیرکاریدایە ئەگەر ئێمە ئەگەر نوێنەرێکی سەرسەختمان لە ناوچەکەی خۆمان هەبێت بەدڵنیایەوە هیچ نەبێ و معاناتە نەمان دەگەێنێتە بەغدا کە دەگەێنێتە پێگەی نێودەوڵەتی لە ڕێی بەغداوە ینی ئەمانە هۆکاری ئەساسینێک کە ئێمە هەمومان دەبی بە یەک دەست هەوڵ بدەین بۆ ئەوەی بتوانین نوێنەرایەتی هاوپەیمانی کوردستانی لەو ناوچەیە سەر بخەین تاکو و دەنگمان لە بەغدا زوڵاتر بێت و
و چەندیش پێگەمان بەقوت بێ لە بەغدا ئەوەندە دەتوانین کارێک بکەن بۆ نمونە من نمونەیەکی بچوک دێنمەوە یعنی نزیکەی 3 ساڵە لەو خولەی موچە و بوجەی خەڵک بڕاوە بەڵام بە لێبوردەوی و ینی بەخۆنەویستی وەفدی کوردی کە ئێستا سەرۆکایەتی ئەو هاوپەیمانیتە دەکات کە سەرۆکی ئەو وەفدا توانی خۆبەخشانە ماوەیەکی زۆر لە بەغدا بمێنێتەوە بودجە و موچەی خەڵکی کوردستان دەستە بەر بکات ینی بۆ نمونە وەزیری دارایی کە هەر لە پشتی گۆران بۆ وەزیری پلاندانان کە لە پشتی یەکێتی بووە کاقوبا تاالبانی کە جێگری سەرۆکی حکوومەت ئێستا سەرۆکی قواری هاوپەیمانی کوردستانە ئەمانە کاریان دەکرد بۆەوەی قوت و بژێوی خەڵک دابین بکەن کە لە قۆناغێکدا کە هاوپەیمانیشمان نەبوو تۆ بێنە پێش چاوی خۆت ئەگەر سەرکەوتنی گەورە بەدەستبێنین زۆر دەستکەوتی گەورەشمان دەبێت لە بەغدا بە دڵنیایەوە دەستکەوتی زۆر لەوە گەورەترمان دەبێت لە بەغدا زۆر باش کاک لێرە گەڕێمەوەلات کاک ئاراس سەید غەفور ئێوە وەکو گەنجان و ڕێکخراوەکان کە زۆرترین توێژی گەنجان و توێژە جیاجەکان ئەچیری توێژە جیاجەکان لە چوارچێەوەی ئێوەدا کۆبوونەتەوە لە مامۆستایان لە پیشەوەران لە بوارەکانی تر ئێوە پەیامتان چییە بۆ هاوپەیمانی کوردستان و ئەوان داواکاریان چییە بکە بتوانن خزمەتی زیاتر و بتوان لە چوارچێەوەی ئەو چەتریا کۆ ببنەوە بەڵێ سەرەتا بەخێر بێن زۆر سپاس بە ناوی خوای گەورە و میهرەبان سڵاو لە کەسوکاری شەهیدان سڵاو لە پێشمەرگە دێرینەکان سڵاو لە پێشمەرگە قارەمانەکان سڵاو لە جەماوەری تێکۆشەری خوێنگێرمی کوردستان سڵاو لە گەنجان و لاوان و ژنان و هەموو چین و توێژەکان سەرەتا بە لە سۆنگەی تێگەیشتن و دید و تێڕوانینی یەکێتی نیشتیمانی کوردستان و لە فەلسفەی یەکێتی نیشتیمانی کوردستان وەک حزبێکی سۆشال دموکرات ئەنی پێویستە تۆزێک بگەڕێینەوە لەوەی تێبگەین کە یەکێتی نیشتیمانی کوردستان تا چەندە گرنگی بەکاری ڕێکخراوەی و سندیکایی و پیشەیی و هەموو چین و توێژەکان داوە لە سەردەمی شاخ دوای هەڵگیرستانەوەی شۆڕشی نوێ لەسەر دەست و پێشنیار و تێڕوانینی هەواڵ مام جەلال بە گرنگیدانی بەسەر زەم چین و توێژەکان بۆ هەموو چینی توێژێک ئەوانەی کە زەرور بووە لە سەردەمی شاخ ڕێکخراویان هەبێ ڕێکخرا و کۆمەڵە و سندیکای بۆ دروستکردوون هەر لە یەکێتی نووسەران و یەکێتی مامۆستایانی شۆڕش و یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان کۆمەڵی خوێندکارانی تێکۆشەری کوردستان و هەروەها یەکێتی ژنان هەمویان باس نەکەین ئەوەی درێژی دەوێت ینی مەبەستم ئەوە بڵێم کە تێڕوانین و دیدگای یەکێتی نیشتیمانی کوردستان و فەلسفەی یەکێتی و هەواڵ مام جەلال بە گرنجێکی زۆرەوە سەیری کاری ڕێکخراوەی و سندیکایی و پیشەیی کردووە ئەگەر دیقەتیش بدەن ینی جەماوەری کوردستان ئەگەر ورد بێ شۆڕشی نوێ یەکێک لە دیوەکانی کە زیای دەکاتەوە لە شۆڕشەکانی تر ئەوە بووە کە بڕوا و متمانەی خەڵکی کوردستان لە ڕێی ئەو سندیکا و ڕێکخراوانێک کە دروست کراون پتەوتر و بەهێزتر بووە ینی شۆڕشێکی بە دیوێکی تر بە فۆرمێکی تر بە ڕێبازێکی تر بە گوڕوتینێکی تر توانیوێتی دابەزێتە ناو ناخی جەماوەر و جەماوەر باشتر والی بکات پشتیوانی شۆڕشەکە بکات و پیاوێکی کاریزمای تێکۆشەری شارەزای بە ئەزمموی دووربینی دەست پێشخەری ینی هەرچی ئەو وەسپانی هەواڵ مام جەلال بکەین هێشتا هەرکەمە سەرکردایەتی شۆڕشی کردووە ئەوە خاڵێکە کە شۆڕشی نوێ لە شۆڕشەکانی تر زیاد دەکاتەوە کە سەرکردێکی ئاوای هەبووە زۆر زار باسی هۆکاری شکستی شۆڕشەکان دەکەین ئەگەر قۆناغی پێش دەرکەوتن و دەرکەوتنی مام جەلال وەکو ڕابەری یەکەمی و سەرکردەی یەکەمی شۆڕش زۆربەی هەرە زۆری شۆڕشەکانمان بە شکست گەیشتووە تاکە شۆڕش کە سەرکەوتنی بەدەستێناوە شۆڕشی نوێ گەلەکەمان بووە و تا مام جەلالیش لە ژیاندا بووە و تا توانا و تاقە و لیاقەی کارکردنی هەبووە ڕۆژ بە ڕۆژ دۆزی کورد و خەباتی ڕەوایگەلی کورد و گوزەرانی خەڵکی کوردستان لە هەڵکشان و بەرەو پێشچوون بووە دوای ئەوەی کە هەواڵ مام جەلال نەخۆش دەکەی بەداخەوە لە کایی ڕێکخراوەیی و مەدەنی و حزبی تۆزێک پاشەکشە دەکەین دیسان سەرکردایەتی شۆڕش دەکەوێتەوە دەست خەڵکی نەخوێندەوار و کە لە ڕق و ناشارەزا لە کاری سیاسی و ئەوانەی کە خوێندنەوەی دروستیان نەبووە بۆ واقعی ناوچەکە و دەوروبەر دیسان دۆزی کورد بەرەو دواوە دەگەڕێتەوە وردە وردە قەیرانەکان سەر هەڵدەدەن تا دەگاتە ئەوەی کە خەڵکی کوردستان نیمچە بێهیوا ببێ ئەو تا دەبینین هەر لەو چەرمانگەی ڕابردوو
چەند هزار گەنجێک هەر لەو دەڤەرە کۆچیان کردووە لە کاتێکدا کە ئێمە لە بەردەم پرۆسەیەکی چارەنووسسازی دیموکراسین و دیدگای یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ پرۆسی دیموکراسی ئەوەیە کە دیموکراسی مافێکی مەدەنی و سیاسی گرنگی خەڵکی کوردستانە دەبێت بەشداری بکەن دەبێت خۆیان ڕۆلیان هەبێت لە بنیاتنانەوەی وڵاتەکەی خۆیان بەشداری بکەن لە دەنگدان لە پەیڕەوکردنی ئەو مافە سەرەتاییەی کە پێیان بەخشراوە کەچی دەبینین کۆز دەکەن هۆکارەکانی ئەوانە دەبی خەڵک ڕۆنی بکەینەوە ینی خەڵک بیزانێت ئەوە سەری کێشاوە ینی بەشداری نەکردن لە هەڵبژاردن و خوێن نەخوێندنەوەی مێژوو و ڕابردووی لایەنە شۆڕژێڕەکان بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە قۆناغی دروستبوونی تا ڕاپەڕینیش لەم سنوورە ئەوەندەی ئێمە بەبیرمان بێ ئەو جیلەی کە بەبیری دێ ئەوەی کە چاڵاکی کردووە ئەوەی کە هێزەکانی ڕژێمی هەراسان کردووە ئەوەی کە خەباتی کردووە بۆ ئەوی کۆتایی بە داگیرکاری بێنێ جگە لە یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ لایەنێک لە تەمەنی من کە بەبیرم بە هیچ لایەنێک لە سنوورە چاڵاکی نەکردووە بۆیە دەبێت خەڵک پێزانی نییە بێ بە دەنگەکانی بەکار بێنێ دەبێت بزانێ هۆکاری هەموو خەیران و کێشە و ینی دابەزینی ئاستی ئابووری و گوزەرانی خەڵک لە ڕووی ئابووریشەوە لە ڕووی سیاسیشەوە دەبێت بزانن کە ئێمە هەنگاومان دەنا بۆ ئەوەی پایەکانی دەوڵەتێک دروستکەین بەهێزیان بکەین کەچی وردە بەرەو پاش دەگەڕێنەوە و ئەو ڕۆڵە ناجیێڕێن ینی کە ئەو ڕۆڵە بە جەماوەەر نادرێ ینی کە خەڵک بەشداری دەنگدان ناکە لایەنێک چێروی دەنگەکانی بەسەر دەکەوێت اینجا بە تەزویرە بە هەر هۆکارێکی ترە ئیتر لە نەک لە دەنگدەر و لایەنگر و ئەندام و لایەنگرەکانی لایەنەکانی تر بێمنەت دەبێ ئەو دەبینین غرور گرتویان غرور سەری ملەتەکەی خواردووە لە دەنگدەر و لایەنگرەکانی خۆشیان بێمنەتن وێ دەبێت خەڵک بزانێت دەنگەکانی دەنگی هەر کەسێک گرنگە و دەنجی هەر دەنگدەرێک کاریگەری خۆی هەیە لەم هەڵبژاردنە دەنگەکانی خۆیان وا بەکاربێن کە باڵانسی هێز ڕاستکەنەوە توێشێتی نیشتیمانی کوردستان و هاوپەیمانی کوردستان چەندە بەهێزتر بێ دەنگمان زوڵالتر دەبێت لە بەغدا و کێشە و گرفتەکانی ئێرە سیاسی ئابووری ئەوانەی کە پەیوەندیان بە سیادە هەیە هەمووی لە بەغدا حەل دەبێنێک چارەسەر دەبێنێک لە دەوڵەتانی دراوسێکە ئەو خەڵکی تر وایان لە ئەم هەرێمە کردووە کە زیاتر وابەستەی دەوڵەتەکانی دراوسێ بن و ڕۆژ بە ڕۆژ گوزەرانی خەڵکی کوردستان بەرەو خراپتر بچێ لەم ناوەشدا ڕۆلی ڕێکخراوەکانی سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان و بە ڕێکخراوە جەماوەری و پیشەیی و NGOکان و هەموو ئەو ڕێکخراوانی کە ڕۆلیان هەیە لەم هەڵمەتی هەڵبژاردنە ڕۆڵی خۆیان جێڕاوە وشیان کردووە چونەتە ناو خەڵک و ئیستیزاوی خەڵک زۆر باش بووە و دڵنیان کە لەم هەڵبژاردنە سەر دەکەوین و بەیەکەوە بەهێزترین دروشمی سەرەکی هاوپەیمانی کوردستانە چکە لە 2009 جیابووینەوە بینیمان لاواز بووین خەڵشتر بەهێز بوو ئێستا پێویستە بە یەکگرتووی و بە یەک ڕیزی بچینەوە بەغدا دەنگەکانمان کۆکەینەوە بۆی دەنگەکانمان زوڵالتر بێ بۆی لەوێ ئیشەکانمان کاریگەرتر بێ و کاندیدەکانمان لەوێ بتوان باشتر داوا و داخوازیەکانی خەڵکی کوردستان بگەین و بەرگری لە مافەکانیان بکەن ئەمە کاندیدێکمان هەیە هەمومان دەیناسین ئەو کاندیدا مەقبولە و خەڵک خۆشی دەوێ و ئێمەش جەماوەری خۆمان دڵگەرم بۆتەوە بە باشیاتونەتە سەرخات و دڵنیان کە دەتوانین ئەو کاندیدەمان بە دەنجی زۆر سەرخەین. ئاراست دەستخۆش کاخدر بەڕێستان سەرپەرشتیاری بازنەی سۆرانن و دەڤەری باڵەکەتی و ڕواندز و شەقڵاوە و ئەم دەڤەرە دەڤەرێکی هاوشانی ناوچەکانی تری کوردستان قوربانی دەر و خوێن بەخشە. ئێوە تا چەند ڕازین لە ئەدای خزمەتکردنی و دەڤەرەوە ئەتانەوێ ببن بە چ بەدیلێک بۆ خزمەتکردنی خەڵک؟ بەخێر بێن هەڵبژاردننی هەموو لایەک باش بە تایبەتی هەموو دانیشتوانی سۆران لە ناویاندا هەموو دەنگدەرانی هاوپەیمانی هیوادارم لە دەیدا کەرنەڤاڵی سەرکەوتنی لیستی هاوپەیمانی ڕابگەێنین ئەو ئومێدە بەدی بێنین کە ئەمانەوێ دەمێکە هەوڵی بۆ ئەدەین ئەوش ڕاستکردنەوەی پارسەنجی هێزە لەم ناوە بە خااتری ئەوەی وەڵامی پرسیارەکەی جەنابەت ئەوەیە کە خزمەت گوزاری چییە لە من ناوەیە بەداخەوە لەم سنوورێکە کە کەمترین خزمەت گوزاری ئەگەر هەش بێت ئەو خزمەت گوزاریە بە شێوازێک کراوە کە جیاوازی لە خزمەت گوزاری لە نێوان
ناوچەیەک بۆ ناوچەیە کراوە لە دەیەک بۆ دەیەک کراوە لە کۆڵانێک بۆ کۆڵانێک کراوە لە کۆڵانێکیشدا لە بینی چە ریزێک ماڵ و ریزێک ماڵێکدا بەو شێوە ورد کراوەتەوە بەڵێ کراوەتەوە ئێمە نمونەمان هەیە کە ئێستا ئێمە لە هەڵمەتی هەڵبژارنی خۆمان بەشێک لەو پرۆژانێک کە هاتۆتە بەردەمی ئێمە ئەوەیە کە لە ریزێک ماڵ چەند کۆڵانێک ڕۆشتووە لە نیوەی کۆڵانەکە کۆنکرێتەکە پچراوە هۆکاری پچرانەکەی چییە؟ دوجار دەرەکەوێت کە جیاوازیکردنە لە بیرروڕای سیاسی جیاوازیکردنە لە خزمەتکردن بە بیانی بیر و باوەڕی سیاسی ئەمە خزمەت ئەمە کارێکی زۆر نادروستە ئەمە پێشەمو شتێک حکومت ناشرینەکە بۆیە ئێمە ئەوەی کە لە هاوپەیمانی ئەمانەوێت کە بەهێز بین بۆ ئەوەیە ئەمانە ڕاستکەینەوە ئەم خواری و خێچیانەی لە حکومڕانی هەیە لە خزمەت گوزاری هەیە ئەو لە چوە ڕاست دەکرێتەوە ئێمە ئەزانین کە بەغداد چەند مهمە هەمیشە یەکێتی نیشتمانی کوردستان پێی وا بووە کە چارەسەری کێشەکانی ئێمە لە بەغدایە بۆیە کاتێک هاوپەیمانی کوردستان کاندیداکانی هاوپەیمانی بە ژمارەی و دەنگی بەهێز و بە ژمارەی زۆری ئەندامانی پەرلەمان ئەچنە بەغدا ئەبێ خەڵکی کوردستان پشت ئەستور بێت دڵنیا بێت لەوەی کە باش ئەتوانین وەکەوەی کە لە چەند مانجی ڕابردوو بینیمان کە قوتی خەڵک ڕوبەڕووی چمە ترسێکرایەوە ئەوە نوێنەرانی هاوپەیمانی و یەکێتی نیشتیمانی بە سەرۆکاتی کە قووە تاڵبانی وەفدەکەی چۆ بەغدا و توانیان پشو درێژیەکی زۆر قوت و بژێوی خەڵک جارێککە بجێڕنەوە ئەو لە کاتێکدا هاوپەیمانی بە هێزێکی زۆرەوە بچێتە بەغدا دوجار چی ئەبینین ئەمە مای ئەوەیە کە خەڵک ئومێدێکی زۆری بەیەکێتی و هاوپەیمانی کوردستان بێت بۆی لانی کەم هەم پارسەنجی هێز لە ناوچێ ڕاستکەینەوە کە پارسەنجی هێز لار بووە و خەڵکی کوردستان باش ئەوە ئەزانێ کاتێک پارسەنجی هێز لارە بێت ئەوە ئەبێت کە ئێستا ئەگوزارێت بۆیە پێویستە هەموو لایەک هاوکار و پشتیوانی هاوپەیمانی کوردستان بن لە پێناوی جێبەجێکردنی دروشمەکانمان بۆیە دەنگدانی هەر هەواڵێک هەر کەسێک هەر دەنگدەرێک لەم ناوە ئەبێ دەنگەکەی بە گرنگ وەسفکات بە گرنگ بیزانی و هەمووشمان بەشداری هەڵمەتی هەڵبژاردن کەین لە ڕۆژی دەنگدانیشدا هەمومان بێکەوە بچینە سەر سندوقەکانی دەنگدان و سندوقەکانمان بە دەنگی هاوپەیمانی و نوێنەرەکانمان پڕکەین بۆ ئەوەی دوجار دەنگێکی دلێری سۆران و دەڤەری سۆران بەبەستم هەر لە مەسی سەلاحەدینەوە لە پیرمامەوە تا چێتە حاجۆمەران دەڤەری سۆرانە بۆی نوێنەرایەتێکی ڕاستەقینەی دەنگی ئێمە لە بەغدا هەبێت بۆی دەنگی دلێری ئێمە و سنوورەکە بگات هیچ نبێت ئەو بردومانە بەردەوامانەی کە لە سنوورەکەمان هەیە بە بەردەوامی ئێمە ڕۆژانە سنوورەکانمان فڕۆکە بە ئاسمانەوەی بردومان هەیە زۆربەی کەس و کارەکانمان ڕۆژانە ترسی ئەوان هەیە تا بەیانی چی ئەگوزارێ بەڵکو نوێنەرەکانمان بتوانن دەنگی دلێری ئێمە بن لە بەغدا لە ڕێگای کۆمەلگای نێودەوڵەتی لە ڕێگای حکوومەتی فیدراڵ فشارێک بکەنە سەر وڵاتانی دەوروبەر بە تایبەتی وڵاتی تورکیا بۆ ئەوەی چی دیکە بردومانەکان بەردەوام نەبن ئەمەش خۆی لە خۆیدا دەستکەوتێکی گرنگە و یەکێکە لە ئامانجە گرنگەکانی هاوپەیمانی ومێدەکەم بتوانین لە ڕۆژی دەنگدان لە دەیدا کەرنەڤاڵی سەرکەوتن بۆ یەکێتی و هاوپەیمانی کوردستان بسۆگەرکەین بۆی نوێنەرەکانمان بە دەنگێکی دلێر بگەنە بەغدا خدر دەست خۆش بێت لەگەڵ ئەو ژمارە گەنج و تێکۆشەرانە گفتوگۆ دەکەیت ئەگەر کوێتانە ئەوێ قسەکات خاتو نەومایکەمان بۆ بگات قساکەی فەرموو خۆ بناسیێنی تو مایکەش نزیک بێ بەڵێ فەرم کاتان باش من زەریان عەبدوڕەحمان سەدرەدین گەنجێکی ڕوانتزم کاکەزانە هەواڵان هەمووتان لەم چەند ڕۆژەی ڕابردوو بینیتان ئەوانەی کە پشتیوانی لە هێڵێکی نەتەوە یەکەن کە لە باشوور هەیە یەکێتی نیشتیمانی کوردستان و ئازادی خوازانن کە لە دەوری یەکێتی نیشتیمانی کوردستانە کۆبوونەوە بە بەراورد لەگەڵ ئەوانەی کە ئەجندای یان تەمسیلی هێزێکی دەرەچیەکەن چۆن دەرکەوتە لەم چەند ڕۆژەی ڕابردوو بەڕاستی ئەوانەی کە پشتیوانی لە هێڵێکی نەتەوە یەکەن بە ئاشکراوتیان پێویستە و دەنگدەران پێویستە و ئەوانەی بەتایبەتی ئەوانەی کە ئێستاش لە شاخەکان و قوربانی ئەدەن بۆ ئەوەی کوردستان بە یەکجاری نەکەوتە دەست هێزێکی داگیرکەری وەکو تورکیا بە ئاشکرا داوایان کرد کە خەڵک پێویستە بێتە سەر خەت و قبول نەکەن کە یەکێتی لاواز بکرێت بۆ ئەو هێڵنەوەی کە لە کوردستانە لە باشوورە هەیە کە جێ ئومێدی تەواوی پارچەکانی تریشە لاواز نەکرێت بەڕاستی و ئەوانەشی کە ئەجندای دەرەچی جێبەجێەکەن و هەڵقەڵە گوێی هێزێکی دەرەچی داگیرکردن بە ئاشکرا لەم چەند ڕۆژەیە پشتیوانی خۆیان بۆ ئەم هێزانە دەربڕی کە پێچەوانی ئێمە بیرەکەنەوە لە هێڵی نەتەوەی بەڕاست بە قەناعەتی خۆم لایەن داوە بۆیە من وەکو گەنجێک داوا لە تەواوی خەڵکی کوردستانەکەم ئازادی خوازانەکەم بۆ ئەوەی ئەم وڵاتە بە تەواوی حکمی دیکتاتۆری و خۆسەپێنی و
سیستەمێکی پۆلیسی تێدا جێبەجێ نەکرێت گرفتەکان ناوخۆی یەکێتی وەلانێن کەم و کورتەکان وەلانێن ئەوانەی هەن ئەو گرفتانی کە هەن گرفتی یەکێتین چارەسەرە بن یەکێتی بە زۆر و قۆناغەندا تێپەڕیوە بە قەناعەتیم ئەمانە چارەسەرم بەڵام ئەگەر یەکێتی لەوە زیاتر لاوازکەین ئاکرێ ئەو ڕۆژە بەچاوی خۆمان ببین لەسەر ئەوەی داوای موچە ئەەکەین وەکو ئەوەی کە لە دهۆک ئەیبینن داوای مافە ڕەواکانی خۆمان بکەین وەک ئەوەی کە لە شوێنەکان ترەبین بخرێنە زیندان و تۆمەتی ناڕەوا و تیرۆرستی و چەندان تۆمەتی ترمان بۆ هەڵبەسری بۆیە من تەمەنا ئەەکەم کە خەڵک گرفتەکانی یەکێتی وەلانێت لە چاوی نەبین بە چاوی عاتیفی بیری نەکاتەوە قوڵتر بڕوانێت یەکێتی نەکەینە قوربانی ئەم کێشانی کە لەناو خۆمان دەهەن بۆیە یەکێتی هێڵێکی نەتەوەی هەڵبژاردووە جێی ئومێدی تەواوی ئازادی خوازانت تەواوی پارچەکان تری کوردستانیشە لاوازبوونی یەکێتی بە لاوازبوونی خۆمان یەبین بەڕاستی و شتێکی تری شێ بەڕاستی ئێستا کاندەکەی ئێمە کە ژمارە 24 میر فەیسەڵ بەڕاستی کاندیەکە کە ئەگەر باقات حکوومەت لەیکرد بێت لە مەنتیقەی برادۆستا کۆکو کەسێک بار بەتایبەتی ڕەنگ تا ئێستا کەنفوزی ئەوێ بووبێت ئیشکردنی ئیشکردنی ئەوێ بووبێت کەمتری نەکردووە و یەکێتی یەکەم کۆنفرانسی خۆی گەر هەڵ نەبم لە برادۆستا کردووە لە ماڵی میری برادۆستا کە لەوێەوە یەکێتی جارێک حازیدا و خەڵکی خۆی ناردە دەستی بە خەبات و ڕێخستنی هێنی کردەوە و دەستی بە ئیش کردەوە بە تەواوی بۆیە کاندەکەی مەکاندێکی بەهێزە و خەڵک نەکەوێتە ژێر تەسیری باق و بریق و نەکەوێتە ژێر تەسیری ئەو شتانێک کە هەندێک حکوومەت هەندێک پرۆژە ئەکا بە ناوی کاندەکانیتکەوە و نەکەوێتە ژێر ئەو کاریگەرە و ئێمە کاندیدمان دیت کە ئێستانێکەش بە سەختی و بە قورسی ئیشی بۆکەن ماوەی 4 ساڵ تەواوی ئەو کارێک ئەو ماوەی کە لە پەرلەمانە بوو لە عێراقا دوو قسەی نەکردووە تا ئێستا لە ڕاگەندێکە دەرنەکەوتووە دوو هەڵوێستمان لێ نەبینیوە بۆیە ئەم کاندەی ئێمە جێ ئومێدە و تەمەنا ئەەکەم خەڵک کەم کورتەکان یەکێتی گرفتەکان یەشتی وەلانێت دەنگ بدا دەنگ بە یەکێتی بدات ئەمە بە هاوپەیمانی بدات بە تایبەتی ئەو ئازادی خوازانی کە ئێستا لە دەوری لیستێکی هاوپەیمانیدا کۆبوونێتەوە من تەمەنا ئەەکەم خەڵک ئەم گرفتانە وەلا بنێت و دەنگ بە هاوپەیمانی خۆش فەرموو گەرە و خاتونە قساکەی بەڵێ زۆر سپاس بەخێر بێن بەڕێزی بە خێراتنی میوانە بەڕێزەکانیش دەکەم بابەتێک هەیە کە ئێستا مەسلەی ئەو هێڵە ستراتیژی بنەتەوەییەیە کە جەنابی مامزەلال لە دروستبوونی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە کێشاوێتی ئێستاش کاریگەری بەسەر ئەجندا و سیاست و بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە هەیە نمونە بینمە لەسەر هەر ئەو پارچانەی کە وڵاتە داگیرکەرەکان داگیریان کردێت ساڵی 1970 بەبیرمانە مێژوو هەیە پێشمەرگە هەیە شاهید هەیە شەهید هەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو هێزی پشتیوانی چوو پشتیوانی لە حزبی دیموکرات کرد لە ڕۆژهەڵاتی کوردستان دیار بوون ئەو هێزانەی ئەو کات چێ بوون بە پێش زەیشی و پاسداری ئێرانی کەت بوون کوردەکانی خۆیانە کوشتن و لە ڕۆژ ئاوای کوردستان بینیمان کە لەبێ خەبات دەکرا دژی دەوڵەتی داعش چێ بوو یارمەتیدان و بەبیرمانە هەدەپا لە باکووری کوردستان خۆی هەڵبژار تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان بە شێوازی دیموکراسی مەدەنی سو پاڵپشتی ئەوەی کرد کەواتە ئەو هێڵە ستراتیژی بنەتەوەیەی کە جەنابی مامزەلال کێشاوێتی یەکێتی نیشتیمانی کوردستان خاوەنێتی نەک حزب لایەنەکانی تر کە بەو شێوە جەماوەریان ڕاهێناوەکە هەموو جەماوەەکان لە خشتە بردو بەڕاستی بەو حاڵەتە ئەوە جانبی دووەم من دانیشتوی ڕەواندزم لەو سنوورە بەڕاستی فەرق و جیاوازی زۆر زۆر ئەکرد لە هەموو سێکتەرەکە چۆنی ینی فەرق و جیاوازی لە خزمەت گوزاری کاخدر مستەفا باسی کرد بە بەڵگا بە مستەمسەک هەموو شوێن کۆڵان هەیە لەسەر چەند ماڵێک کە لایەنی سیاسیان یەکێتیە بە ئاشکرایی ڕسیفیان بۆ نەکردو کردتاویان بۆ نەکردو زێرابیان بۆ نەکردو ینی هەموو ئەو چێژ و گرفتانە هەیە بەڕاستی لێ ئەو جیاوازیکردنا پێویستە خەڵکی سنوورەکە بە باشی بیبینی و پشتیوانی هاوپەیمانی کوردستان کەن کە دروشمەکەمان بەیەکەوە بەهێزترین پشتیوانی ئەو کاندیدەی خۆمان بکەن کە میر فەیسەڵ کەریم خان کە تاریخێکیان هەیە لە کوردایەتی لە سەردەمی خانەی لە بزێرینەوە بگرا هەتا ئێستا یارمەتیدەری پێشمەرگە و شۆڕشی نوێ و یارمەتیدەری جەنابی مامزەلالش بووینە بە هەموو شێوازێک بە چەک بە فیشک بە پارە و پشتیوانی ئەو کاندیدەی خۆمان بکەین سوپاس دەستخۆش بە ڕێزێکی تر فەرموو ئاسەکەم بەناوی خوای گەورە نیاز باڵەشی زۆر سپاس بۆ هاتنتان بۆ شاری ڕەواندزی خۆشەویست دەستخۆشیتان لەکەین وەڵا ئەو بەڕێزانە تیشیان خستە سەر کۆمەڵێک بابەت من دەمەوێ ڕوو لە دەنگدەران بکەم بە خاڵێکی گرنگ لەسەر کاندیدی خۆشەویستمان فەیسەل کەریم خان برادۆستی کاندیدی ژمارە 24 هاوپەیمانی ئەگەر دەنگدەران داوا لە کاندیدان بکەن چیمان بۆ ئەکەن ئەگەر بڕۆن بۆ ئەنجومەنی نوێنەران لە بەغدا
بەڵام ئێمە دەبێت ئەوە بزانین کە خەڵکی ئەو ناوچەیە قرزاری ئەو بنەماڵەیە لەبەر ئەوەی مێژوو شاهیدە لە خانی لە بزێڕینەوە تاکو ئێستاش بە کاندیدمانەوە بە برایەکانی و خانەدانەکەشەوە بەبێ وچانی و بە شێوازێکی بەردەوام خزمەتی خەڵکی ئەو ناوچیان کردووە بەبێ جیاوازی هەم لە برادۆست و باڵەکایەتی و ڕەواندز و گەنجێک ڕازیت لەوەی کە هاوپەیمانی کاندیدێکی ئاوای بۆ ئێوە دانەوە ئێمە سوپاسی هاوپەیمانی ئەەکەین ئێستا خۆمان بە قەرزاری هاوپەیمانی ئەزانین کە هاتووە ینی کاندیدێکی هەڵبژاردووە ئەو کاندیدە لە نێو دڵی خەڵکدایە بۆیە خەڵک بە گوڕوتینەوە دەنگدەران بە گوڕوتینەوە ئەچن بۆ سەر سندوقەکانی دەنگدان و هەر شوێنە چیشکە ڕویان لێ ئەەکەین ئەچین بۆ لای هەر کەسێک لە مامۆستای زانکۆ تا دەگاتە کەسێک کە لەسەر جادە کارێکی زۆر تۆکو گەنجێک داوات لە گەنجانی هاوتەمەنی خۆت هاو شاری خۆت هاودەڤەری خۆت چیە بۆی پاڵپشتی چێ بکەن باشە بۆ داوا لە چالاکوانان بە تایبەتی دەبێت چالاکوانان خەڵکی مەدەنی مامۆستایانی زانکۆ ڕۆلی خۆیان بژێرن لە پشتگیریکردنی ئەو کاندیدانەی کە ئەتوانن دیفاع لە مافی خەڵک بکەن لە داهاتوودا نەک دەنگ بدرێت بە کەسانێک کە تەنها بۆ بەرژەوەندی خۆیان یاخود بۆ بەرژەوەندی تاکە کەسیان بۆ بەرژەوەندی حیزبی ئەچن بۆ ئەنجومەنی نوێنەرانی عراق و کوردستان و هاونیشتیمانیان لەبیر ئەەکەن بە دڵنیاییەوە ئەو کاندیدا و لیستی هاوپەیمانیش ئەگەر لەسەر ئەو نەهجە بڕواتن ئەتوانن دیفاع لە مافی خەڵکی کوردستان بکەن بە تایبەتی لە مافی خەڵکی ئەو سنوورە کە باجی زۆری داوە و ئەتوانن ئەو زول مستەمەلا ببن و ئەتوانن مافی خەڵک بجێرنەوە. سپاس دەکەم هاوڕێشی ترت پەیامەکان کورتترکەن سوپاسانەکەم بۆی دەستخۆشیتان لە یەکەم زۆر بە خێربن سەرچاوم بۆ سنوورەکەمان پرسیارەکەم هەیە بەگشتی بۆ هەر چوارە و برادێکە دانیشتون لە لێرانە زۆر باسی ئەو سنووریان کرد کە سنوورەکەمان مەغدورە لە ڕووی خزمەت گوزاریەوە لە ڕووی هەموو شتێکەوە پرسیارەکیان لە یەکەم ئایا ئەگەر هاتوو کاندید سەرکەوت کاندیدی ژمارە 24 سەرکەوت ئایا چ بە جەماوەرەکەی دەڵێن چیان هەیە لە دوای هەڵبژاردن بۆ جەماوەری خۆ بەڵێنێک دەدەن زۆر باش بەڵێنێک دەدەن سپاسەکەم ئەو بە ڕێزیتر بەخێر بن زۆر سپاس من باسی ئەوە کەم بزانم ئەو هاوپەیمانیەکە کراوە لەگەڵ گۆڕان و ئەو لێک تێگەشتە ینی پێم وایە ئەو لێک تێگەشتەکە لەگەڵ هێزەکانی تر کراوە هێشتا بە باشی کە ماوەکی کەم ماوە ئەوان هێزەکانی دیکە ینی یەکێتی درێغی نەکردێ لەوەی کە باسی کردەوە بەڵام ئەوانەی تر هێشتا بە تێر و تەسەلی باسی ئەو لێک تێگەشتیان نەکردووە نازانم بۆچی یا ئەو لێک تێگەشتە چییە ئەگەر بکرێ ئەوان بۆمان ڕوون بکەنەوە و پرسیارێکشم ئاراستەی ڕێکخراوەکانە بۆ نمونە هاوکاری و لێک تێگەشتنەکە هاتیتەوە بەشەکانی خوارەوەی ئاستی ئۆرگانەکانی خوارەوەی ئەو هیزبانەیان تۆکو گەنجێک تا چەند مەسەلەن کۆچی لەسەرەوەی کە دەنگ دەی بە هاوپەیمانی کوردستانەوە بۆ ئەوەی گرنگە ئەوەی بەدڵنیاییەوە من دەنگەدەم بە هاوپەیمانیەوە چونکە ئەوەی باسییان کرد هەم لەبەر کاندیدەکەی کە کاندیدێکی باشە یەشش کەش ئەوانەیە کە پرۆژێ استراتیژیەکان بۆ نمونە ئەمە هەرەمێکی ماسلۆمان هەیە کە قوتی خەڵک لە سەروی هەموو شتەکە کە ئەوە تێزێکی بۆ نمونە کۆمەڵناسی ئەتوانین وەریگرین هاوپەیمانی کوردستان مەسەلەن سەرۆکەکەی کاقوبات یەکێک بۆ لەو کەسانێک کە ڕاستەخۆ کاریگەری لەسەر ئەوە هەبووە کە قوتی خەڵک بگەڕێتەوە کە موچەی خەڵک بگەڕێتەوە ئەوە هۆکارێکی ئەساسیە بۆ ئەمە بتوانین هاندەر بین پاڵنەر بین بۆی بتوانین جارێک کە گوێمان لە وشەی لێبڕینی موچە نەبیتەوە ئەوەی دیکە یەک شتی کە پرسیارە بۆ من کە ئاراستەی و برادرانەکەم هەتا چەند حکومەتە ناوسەیەکەی خۆمان پرۆژەکانی خستوتە خزمەتی کاندیدەکانی حیزبێک بۆ ئێمە لی بێدەنگین بۆ نمونە هاتوونە بە پارەی حکوومەت بە پارەی حکوومەت بە بودجێ حکوومەت قیرتاوشی ناوچەشیان کردووە بەڵام ئەوەیان بە ناوی کاندیدێکی هێزێکی تر لە دەرەوەی هاوپەیمانی کردووە بۆ ئێمە مەسەلەن وەکو هاوپەیمانی ڕێگر نابین لەوەی بۆچی دەسەڵاتی خۆمان بەکار ناین ئێمەش لە دەسەڵاتین یعنی پێویستە هێزی خۆمان بەکار بینین قسەی خۆمان هەبێت دەست خۆش بوو خاتونەکان قسەی بکەن باشە فەرموو کاک هەڤڵ من ئەرسەلام زۆر بەخێر بێن زۆر سپاس من تەنها ئەو پرسیارە بۆ خەڵکی سۆران و دەوروبەری بەجێ دەڵم کەویش ئەو پرسیارەوەیە باشە لە 2009ەوە قەزای سۆران ئەبووایە بکرێتە محافظ بۆچی لایەنێک لێی ناگەڕێ بکرێتە محافظ محافظە بۆچی بزەبێت چونکە ئەگەر بکرێتە محافظە چەندی هەلیکار دەڕەخسێ هاوسەنجی ئەو جارە هێز
یەکلای ئەبێتەوە جا هیوادارم لەو دەنگدانە ئینشاءڵڵا شتیوان بەخۆ بە یارمەتی دڵسۆزان بتوانین کەوا سزای ئەو کەسانە بدەن کەوا لێ ناگەڕێن کەوا لەو ماوەیکەوە هەڵبژاردن کراوە لە ژیانی سیاسی ئەتوانم بڵێم تاکە کاندید کەوا بەهێزترین کاندیدا لە سەرلیستی هاوپەیمانی ئەویش زۆر بەڕێز کاک حازی فەیسەل کەریمخان برادۆستیە هیوادارم پاڵپشتێکی زۆری بکرێت تۆکو گەنجێک بۆچی لەناو هاوپەیمانی پێگرینگەوە پێت گرینگە دەنگ بدرێ بەو کاندیدەکە باسیەکەیت من لە سەرەتای پرسیارەکەەوە ڕوون کردەوە کەوا بۆچی لە شاری قەزای سۆران نەکراوەتە محافزە چونکە وەک دەزانی هەموو لارێک دەزانی کەوا بکرێتە محافزە هەلیکار دەرەخسێ کۆمپانیا و شەریکە زیاتر دێتە ئێرە قۆڕخکاری ناکرێ گەندەڵکاری ناکرێ حیزبێک نەتوانی تاکڕەوانە بڕیار لێرە بدا لایەنە دیکەش ئەتوانن بڕیاری تێبدەن وێ یان نا جا لەبەر ئەوە ئەتوانین ئەو خاڵە جەوهەریە جارەی دیکە چ لێ بکەین وە لێ بکەین هاوسەنجی هێش لەو ناوچەیە کە شوێنە استراتیژی گرینگە ڕابگرین دەست خۆش بێنەوە بە ڕێزێکی تر کەسێکی تر هەیە قسە بکات من سوپاسانەکەم دەستان خۆش بێ سوپاس خاتونەکان شەرمتان کردیان ناتانێت قسە بکەن باش سوپاس کاک هەڵۆ ئێوە وەکو گوتان کە خەبات و قوربانیدانێکی زۆر هەبووە لێرە و من وە حکمیەوەی خەڵکی ئەو دەڤەرم مەسەلەن ئێوە کۆمەڵێک گەنج بوون لەو خەرەندی ڕواندزە پارتیزانیتان کردووە لەگەڵ کۆمەڵێک کەسیان وەزان بەشی شەهید بوون ئەم خوێن و خەباتە توانی وتانە سوودی لێ ببینن بۆ خزمەتکردنی دەڤەرەکە بە تایبەتی یان قۆرەخکاری و تێکچوونی هاوسەنجی هێز وای کردو کە ئێوەش نەتوان خزمەتی و دەڤەرە بکەن زۆر سپاس دیارە خەبات و توێکۆشانی تێکۆشەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان تەنیا بۆ خزمەتکردنی یەکێتیەکان نەبووە بەڵکو ئەوانەی لە ناو ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان تێکۆشان بۆ ئەوە تێکۆشان کە نەک هەرێمێکی بچکۆڵەی وەکو ئێستامان هەبێ بەڵکو بۆ ئەوەی کە لە داهاتوو دەوڵەتێکمان هەبێ کە کورسیەکی گران و سنجینی لە نەتەوەی گرتوەکان هەبێ خەباتی یەکێتیەکان بۆ ئەوە بووە بۆیە ئێمە ئەوانەی لە ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان تێکۆشاوین بەو نیازە تێکۆشاوین بەڵام لە هەمان کاتیشدا ئەوانەی قوربانی ئەدەن ئێستا زۆربەی قوربانیەکانی کوردایەتی لەو شارە هی یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆیە پێویستە کە سوکاری ئەو قوربانیانە کە سوکاری سەربەرزی ئەو شەهیدانە سوودمەند بن لە دەستکەوتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان پێت بڵێم لەو شارە کە سەرچاوی ئاوی ئەو ناوچەیە هەموو لە سنووری قەزای ڕەواندزە ئەو ئاوە لێرە چۆتە سرێشمە چۆتە سۆران دوورتریش ڕۆیشتووە بەڵام ئەو خەڵکە تێکۆشەرەی کە لە دۆڵی ئاکۆیان خەباتیان کرد تێکۆشانیان کرد قوربانیاندا بێبەش کراون لەواوە ئێستا بەتانکرد بە تایبەتی ئەو ساڵکە وشکە ساڵی بوو ڕەز و باخی هاوڵاتیان زۆربەی وشک بوو قەی ناکە ڕەز و باخ وشک بوو بەڵام خەڵک ئاوی نییە بخواتەوە حکوومەت بەداخەوە چەند تانکەرێکی بەکرێ گرتووە بۆ لایەنگرەکانی خۆی مانگانە دەیان میلیۆن حکوومەتی مستەخەر ئێبچووکی ئەم ناوچێ بەڵێ دەیان میلیۆن دینار ئەگەر نەڵێم زیاتر پێیان دەدرێت لە پێناوی ئەوەی بەرژەوەندی دۆست و لایەنگرەکانی خۆیان مسۆگەر بکەن لەسەر حیسابی بەرژەوەندی ئەو خەڵکە تێکۆشەرێک کە ڕاپەڕینی کرد شەڕی کرد قوربانیدا بۆیە من پێم وابێ دەنگدەرانی ئەو ناوچەیە ئەگەر هۆکارەکان بێنەوە بۆ ئەوەی دەنگدەن بە هاوپەیمانی و کاندیدی ژمارە 24 کە بەڕێزکە فەیسەڵ کەریمخانە سەدان و هەزاران بەڵگە هەیە بۆ ئەوەی دەنگ نەدەنە دەسەڵات بۆ ئەوەی دەنگ نەدەنە ئێستا خۆتان لێرە بە معارەزە دەزانن بە جۆرێک لە جۆرەکان یان بە فەرامۆش کراوە بێگومان آخر خۆ وەرە یەک مدیری مەکتەبت نییە یەک مدیری قوتابخانەت نییە یەک مدیری دائیرەت نییە یەک مدیری دەستگایەکی ڕۆشن بیریت نییە لێرە تەنها هەمووی لایەنەشی سیاسی یاری کراوە بۆیە من پێم وابی ئەگەر تەنها بیر لەو ئاوە بکەینەوە خەڵکی ئەو ناوچەیە نابێ ئەوەندە
نازانم یعنی قسەیەک ڕەنگە شایەنی ئەو خەڵکەی نەوی پێی بڵێم نابێ ئەوەندە کاڵفان بێدەنگ بە دەسەڵاتە بدا کە ئەو جیاوازیە بە خەڵک تێکۆشەری ئەو ناوچەیە دەکە بۆیە بەڕاستی گرنگجی پێکەوەبوونی یەکێتی و گۆڕان بۆ ئەو دەڤەرە چیە بەتابەتی دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان دوو لقی یەک درەختن و یەکێتی نیشتیمانی کوردستان و تێکۆشەرەکانی لەگەڵ بزوتنەوەی گۆڕان لە ڕووی بیرروبۆچوون و لە ڕووی سیاسیەوە زۆر زۆر لێک نزیکن تا ڕادەی ئەوەی یەکن بۆیە ئەگەر بارودۆخێک کاتە پێشێکە بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان لێک جیا ببنەوە ببنە دوو جوولانەوەی سربەخۆ یعنی زروفی بابەتی لەسەر هەردوو لایەن فەرزەکە کە لە داهاتوو ببنەوە یەک لە ڕووی دام و دەستگاوە لە ڕووی خەبات تێکۆشانەوە پێش و مابێ هەموو لایەک ئەتوانن بۆ باڵانسی هێز دروستکەنەوە هەم لە گۆڕان هەم لە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو بیرروبۆچوونەوە ئەو تەوەجوهە هەیە و پێش و مابێ یەکێتی نیشتیمانی کوردستان لە ساڵی 2005 لێرە ئێمە هەڵبژاردنمان کرد 20,000 دەنگمان لە پارتی دیموکراتی کوردستان زیاتر هێنا لە سەرتاسەری کوردستان کەواتە ئەگەر ئێمە یەک ئەو کاتە گۆڕان و یەکێتی یەک هێزی سیاسی بوون ئەگەر لە داهاتوو ببینەوە یەک هێزی سیاسی بێگومان دەتوانین باڵانسی هێز نەک ڕاست بکەینەوە بەڵکو بە قازانجی خۆمان بەرزی بکەینەوە دەستخۆش کاک دلێر ئێوە کۆی کە لە بزوتنەوەی گۆڕان لە ناو گەنجان و چین و توێژە جیاکانن تا چەند مەسەرەن ئەو فەرق و جیاوازێکراوە مەسەر لەو گەنجانە بە باش کراستی پێ دەکەم کە فەرق و جیایەکرا ئەو فەرق و جیاە هۆکارەکەی چۆگەر هاوپەیمانی کوردستان بەهێز بێت چی لەو فەرق و جیاوازیەکە مەکاتەوە بەڵێ کۆمەڵێ هۆکار هەنە یعنی جیاوازی چینایەتی جیاوازی سیاسی جیاوازی کۆمەڵایەتی جیاوازی ئیداری لەو ناوچەیە بە زەقی هەستی پێ دەکرێت لە هەموو ڕوویەکەوە ینی دەسەڵات کە قۆڕغی ئەو جونگانەی کردووە لەو ناوچەیە غروریەتێکی سیاسی هەیە بەڕاستی دەبی خەڵک بەر لە هەموو شتێک ئەو غروریەتە تێک بشێنێ هەمومان دەزانین ئەو غروریەتە چۆن دروست بووە بە زۆرینەیەکی مزەیەفی ساختەکاری دروست بۆ لەو ناوچەیە چکە ئەوە پێگەی ڕاستەقینەی خۆیان نیە جا بۆیە ئەگەر بمانەوێت ئەو غروریەتە تێک بشێنین دەبی هاوپەیمانی کوردستانی سەر بخەین هەمومان ینی نابێ بیر لەوە بکەینەوە دەیدە لە ماڵەوە دانیشین چونکە بە بەشداری نەکردنمان لە هەڵبژاردن ئەوە دەرگەی تەزویر بۆوانە دەکەینەوە بۆەوەی ئەو زارێکتر زۆرینەی ساختە دروست بیتەوە لەو ناوچەیە کە زۆرینەی ساختەش دروست بوو مەترسی دروست دەبێت لەسەر باڵانسی هێز و هە لە هەمان کاتدا مەترسی دروست دەبێتەوە دووبارە قۆڕەخکاری زیاتر دەکرێت لەو ناوچەیە بۆیە ئێمە وەکو هاوپەیمانی کوردستانی یعنی دەنگمان دەبێت زوڵال بێ لە ناو خەڵک هاوپەیمانی کوردستانی یعنی میراتی دوو ڕەوانشادی گەورەیە هەم کاکنێوشێروان و مامجەلال ئێمە ئەگەر بیر خەڵک دەبێ ئەوەی بیر بێ لە 2005 لە عێراق دەگوزەرا کاتێک کە بوونی مامجەلال لەوێ بوو سەقامگیری سیاسی سەقامگیری ئابووری سەقامگیری کۆمەڵاتی و پێگەی هەرێمێکی بە قوتمان هەبوو خەڵک دەبێ ئەوەی بیر بێ ئەو دەستورێک کە نووسراوەتەوە لەسەر دەستی کاکنێوشێروان کە لەوێ بووە چ دەستورێک بۆ هەرێمی کوردستان نووسراوەتەوە لە غیابی ئەوان چ ڕوویداوە لە هەرێمی کوردستان بۆ نمونە لە غیابی ئەو دوو سەرکردەیە چ ڕوویداوە ڕیفراندۆمێک کراوە کە نیوەی خاچ کوردستانمان لەسەردانەوە شەنگال تەسلیم کراوە یعنی کۆمەڵێشتی تر کراوە یعنی مەخمور تەسلیم کراوە ئەمانە هەمووی لە غروریەتی سیاسی یەک هێز دروست بووە بۆیە ئێمە دەبێت ئەو غروریەتە تێک بشێنین هەمومان بەشدار بین نابێ بیر لەوە بکەینەوە ها کێشە هەیە لەم لاویان کێشەنیا ئێمە دەبی ئەو ڕۆژە کاندیدی خۆمان سەرخین یعنی ئەو کاندیدەی کە هەشمانە لەو ناوێرەوەکو بزنەوەی گۆڕان پاڵپشتی فەیساڵ کەریم خان دڵنیاییەوە ئێمە کا لە چوارچێوەی هاوپەیمانی هی ئێمە لێک تێگەیشتن یا کاندیدی ئێمە بەر لەوەی کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان بێت چونکە کاندیدی هاوپەیمانیە کاندیدی ئێمەشە هەمان ئەو میکانیزم و هەڵمەتەی کە بۆ کاندیدێکی بزوتنەوەی گۆڕەمان کردەوە بۆ وەش دەکەین و بە زیادەوەش دەکەن لەو ناوچەیە کاندیدی خۆمانە بەڕاستی و شەرمیشمان پێنیە کاندیدێکە لە ڕووی پێگەی کۆمەڵایەتیەوە بەهێزە و کاندیدێکە یعنی ئینسان ئەگەر لە ڕووی لەو منتیقیەوە لە ڕووی دینیشەوە تەماشا بکەنێ گونەحبار نابی بەڕاستی چکە کاندیدێکە هەموو التیزاماتی دینی هەیە و کاندیدێکە خەڵک خێری لێدیەوە بەر لەوەی یعنی بیکاتە دروشم برێ هاوکاری خەڵک دەکەم پێشەوەی لە سوڵتەی بچێتە ناو سوڵتەی بڕیاردان و یان سوڵتەی سیاسی ئەو کارانی کردووە کارە خێرخوازیەکان خەڵک سوودی لێبینەوە کەوایە ئەو جۆرە کەسانە هەبن بۆ من دەنج پێ نەدەم
ینی بۆ بانگەشەی بۆ نەکەم ئەمانە خاڵی بەهێزی هاوپەیمانی و کاندیدەکەمانەوە لەسەر ئاستی هاوپەیمانی دەتوانم برێم کوالێتی کاندیدی با خەڵک تەمشایکە هەر لە گەرمیانەوە بگرێت تا زاخۆ کوالێتی کاندیدەکانی هاوپەیمانی لە ئەوەلیەکانە لە دەرەجەیەکەکان ینی هاوپەیمانی بە شێوازێک کاندیدەکانی هەڵبژاردووە کە لە هەموو ڕوێکەوە متەکامل بێت و بۆ ئەوی بتوانانی زۆرترین دەنگ بەدەستبێنیتووە داواکارم لە خەڵکی ئەو سنوورێ بازنەی یەک هەر لە مەسیفەوە تا حاجی ئۆمەران دەیدا بە گروتین بەشداری بکاتووە مەجال بۆ دەسەڵات چۆل نەکات بۆەوەی ساختەکاری بکاتووە دەنگ بدەن بە کاندیدی ژمارە 24 فەیسەڵ کەریم خان برادۆسی لە باز باس کاکدلێر کاکسەید تۆ ئەگەر بە کورتی پێم بڵیت مەسەلەن چۆن بۆچی پێت گرینگە دەنگ بە هاوپەیمانی بدرێ ینی پێت وایە کە ئەفزەڵێتی هاوپەیمانی لە پێش هێز و لایەنە سیاسەکانی تر هەیە بە قەناعات خۆت وەکو گەنجێک وەکو کادرێکی سیاسی بێگومان وەکو برادران فەرمویان لە سەرەتادا بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان یەک ڕێباز و یەک ڕێچکەی خەباتیان گرتووە ئێستا خەڵکی کوردستان بە ینی بە دڵخۆشێکی زۆرەوە پێشوازی لەو دروستکردنی و هاوپەیمانێتیەکەن و دڵنیاشم خەڵکێکی زۆر دەنگ بە هاوپەیمانیەدا دەشبینی لەسەر ئاستی کوردستان دەنجێک دێنێت هاوپەیمانی کوردستان گرنگە دەنگ بە هاوپەیمانی کوردستان بدرێت لەبەرەوەی ئەمانە هەمویان خوێندکاری ڕێبازی هەڤاڵ مامجەلال یەکێتی پەیوەندیەکی دوور و درێژی و ڕیشەی لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکانی سەرتاسەری عێراق دروست کردووە بە تایبەتی هەڤاڵ مامجەلال ینی دەبێت ئەو پەیوەندیانە جارێکی تر ئەبدەیت بکەینەوە بۆ ئەوەی بیخەینەوە خزمەتی خەڵکی کوردستان ئەگەر هاوپەیمانی کوردستان بەهێز بێ کاندیدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان بەهێز و گروتینێکی ترەوە لە بەغدا دەتوان ئەرکەکانی خۆیان ڕاپەڕێنن ئەمە یەک دوو هەڤاڵێک لەو میوانە بە ڕێزانە پرسیاری کردوەتی کاندید چ دەکات دوای دەرچوونی من پێم باشە دوای دەرچوونی کاک فەیسەڵ کەریم خان کە دەرچوو پێش ئەوەی خزمەتی دەنگدەرانی یەکێتی و بزوتنەوەی گۆڕان و ئەوانەی کە لێک تێگەیشتنمان هەیە لەگەڵیان پێشەوەی خزمەتی ئەوانە بک بەو دیدگایە ئیش بکە پێم باشە خزمەتی ئەوانە بکە کە دەنجیان پێنەداوە ئەندامی ئەنجومەنی نوێنەران ئەندامی پەرلەمان تا دەردەسێ مڵکی ئەو لایەنەیە ئەو کیانەیە کە کاندیدی کردووە کە دەرچوو ئەبێتە مڵکی هەموو خەڵکی دەوڵەتەکە ئەمە یەک دوو ئێستا بازنەکان بچوو کراونەتەوە ینی بۆ ئەوەی کاندید زیاتر خۆی بە نوێنەری ئەو ناوچەیە بزانێت کە دەنجی پێدا ئەو بازنە بچووکە بزانێت ینی زیاتر نزیک بێ لە جەماوەرەکەی زیاتر لە داوا و داخوازیەکانی تێبگات. سپاسەکەم کاخدر داواکاری تۆ بۆ خەڵکی ئەو دەڤەرە و بە گرنگجیزانی گرنگجیزانینی هاوپەیمانی کوردستان بۆ بۆ باڵانسی هێز بۆ بە کورتی بێ سپاسەکەم زۆر باشە ڕاستەکەی ئەگەر بە دیوێکی کە ئەگەر هاوپەیمانی نەبوو یان سەرکەوتو نەبوو گۆڕان چی ئەگوزارێ بەڵێ لەم سنوورە 4 کاندید لە بۆ پەرلەمانی عراقی 2000 سەرەکەون کاتێک کاندیدەکەی هاوپەیمانی کوردستان سەرناکەوێ بۆ شایەکە لەکوێیە ئێمە ژمارەیەکی زۆری دەنگدەرانی هاوپەیمانی و ئەوانی لێک تێگەشتنمان لەگەڵ هێنێ لەو سنووران ئەگەر ئێمە بە حەماسەتێکی زۆرەوە بەشداری هەڵبژاردنەکە نەکەین و نەچین دەنوێنەرەکەمان بە دەنگی یەکەم یان بە دەنگی دووەم سەرخەین ئەوە بە دڵنیاییەوە کاندیدی چوارەمیش بۆ حیزبەکەی بەرەمبەرمانە بێت ئەو کاتە بۆشایەکی گەورە لەم ناوچەیە بە بەردەوامی ئەمێنێتەوە بۆیە زۆر گرنگە دەرفەتی ئەوە نەدەین کە کاندیدەکەمان بیر لەوە بکەێتەوە بە دەنجی دووەم و سێم بڕوە بێ ئێمە بە جۆرێک کارکەین بۆی کاندیدەکەمان بە دەنجی یەکەم بڕوە و مەحوی گوتنی دەنگدەرانی هاوپەیمانی شکر مشارن ئەزانن چۆن دەنگەدەن ئەزانن بۆ دەنگەدەن گلەیونی گەرانیەکانیان ئەگەر هەر لە حاڵەتێکا لە هەر بوارێکەوە هەبێت من دڵنیان دەنگدەرانی هاوپەیمانی لە ڕۆژی دەنگدان بەر لە هەموو خەڵک ڕوو لە سندوقەکانی دەنگدانەکەن بۆ ئەوەی جارچکاڵن پارسەنجی هێز لەم ناوچار ڕاستکەنەوە ڕاستنەکردنەوەی پارسەنجی هێز یعنی درێژەدانە بە ئەمری واقع ئەمری واقعش ئەوەیە کە ئێستا هەمومان بە بەرچاوی خۆمان ڕۆژانە ئەبینین کەم و کورتیەکان نیگەرانیەکانمان ئەگەر ئەو ئەوانە چارەسەر نەکرێ بە دڵنیاییەوە خەم و نیگەرانیەکانمان چەند بارە ئەبن سەبارەت بە پرسیاری لێچێک لە هەواڵەکان پرسیان بۆ سۆران نەبووە بە پارێزگا لە ساڵ لە 2011ەوە بڕیاری ئیدارێ سەربەخۆ بۆ کۆمەڵێک ناوچە دەرچوو لە هاڵەبجا لە ڕاپەڕین لە زاخۆ لە ئاکرێ لە سۆران بەڵام
هەڵەبجا جێبەجێ بوو قۆناغێکی پێشکەوتوتریشی بڕی بوو بە پارێزگا بەڵام ئەوە هۆکاری سیاسی لە پشتە بۆ ئەوەی پارسەنجی هێز لێرە ئەمە پاشخانێکە یان خەلفتەیەکی گرنگە بۆ هەولێر کە لە ڕابردووە پارسەنجی هێزیان پێگۆڕی ئەم جارە کە فرەبازنەیە کە بوو بە فرەبازنەی ناچار بیر لەوە کراوە بکرێ بە ئیدارە ئەگەر لە جارێکی کە عراق بە فرەبازنەی هەڵبژاردی نەکرا بە ئەمە خۆی بەردەوامە بوو. بەڵێ زۆر زۆر سپاس بۆ بەڕێز کاک خدر مستەفا لە پسراوی بازنەی سۆرانی هەڵپەیمانی کوردستان زۆر سپاس بۆ بەڕێز ئاراس سەید غەفور لە پسراوی بازنەی ڕێکخراوە دیموکراتیەکانی دەڤەری سۆران سپاس بۆ بەڕێز دلێر حوسێن سەرپەرشتیاری مەکۆی سۆرانی دوستنەوەی گۆڕان سپاس بۆ بەڕێز هەڵۆ حەسەن لە پسراوی بازنەی ڕۆواندزی هەڵپەیمانی کوردستان سپاس بۆ ئێوەی ئازیز ماندوومانکردن سوپاسانەکەی بینەرانی خۆشەویست لە ڕۆواندزەوە بەرنامەی ڕەهەنمان پێشکەشکردن بە هیوای ئەوەی کە هێز و لانە سیاسیەکان بتوانن خزمەتی زیاتری خەڵکی کوردستان بکەن و بە تایبەتی ژەو دەڤەرە سەربەرزەکە لە باڵەکایەتی و سۆران و ڕۆواندز و شەقڵاو و دەوروبەری پێکاتوە کە خەڵکێکی قوربانی دەرن بۆ سپاس بە هەمووانەی هاوکاری تیمی کورسات نیوز بوون کورسات نیوز لە ڕۆواندزەوە بەرنامەی ڕاندی پێشکەشکردن تا بەرنامەی داهاتوو بەخواتان ئەسپێری خواتان لەگەڵ.